خۆشی ئەم چێشتخانە لێرەیە خۆتان بە چاوی خۆتان شتەکانە بینن پاک و خاوێنی شوێنەکەمان هەموو شتێکمان لە بەرچاو خۆتانە چێژ لێنان و دانانی و هەموو شتێکی لە پێش چاو خۆتانە. لە زووە حەزم لە میشەوە بەڵام 5 ساڵە زۆر حەزم لێت یعنی بۆ بەردەوامی لە مێشکم بووە هەوڵم بۆ داوە لەخوا بەزەوە گەشتمە ئاواتی خۆم ینی تەقریبان 25 ڕۆژێکە دەستم پێکردا. لە دوورە هەست دەکەم قورس بێ بۆتان بەڵام کە حەزی خۆت بوو ئەوەش ئاسانیەکات. ئێستا خۆتان دانیش بوون خۆت بینیت مشتەرێک چۆن وەسفی کرد ینی زۆر لێ ڕازێ لەو ڕۆژەویشەکەم کەس ناڕزایی دەرنەبڕێ هەمووی بەدڵێت وەڵی وەکو خۆم حەزەکەم هەموو خانمێک ینی چه حەز و خولیایەکە نەگە بڵێم ئەم ئیشەی من ئەمەش بێت بۆ خۆیان هەستن و دەستکەنە ئیش خۆیان لە ماڵەوە دامەنیشن تاکەی چاوەڕێی دەست برا و باوک و مێرد و خۆتان بۆ خۆتان تێبخۆش ئیشێک بکەن هەر ئیشێک بێت ئەوەی خۆتان هەستان لێ.